ئێزانم ئەو کەسانێکی هەڵگری ئەو ڤایرۆسەی وەرزیەن پێویستە خۆیان گەرمدا بپۆشن و لە ماڵەوە کەمتر بهێنە دەرەوە ئەگەر بە ئیشێکی زەڕوری نەبێ وا چاکە نێنە دەرەوە بۆ ئەوی کەسانی دەوروبەر تووشی ئەم پەتایانەکەنەوە بۆی ئەو ڤایرۆسە نەگوازرێتەوە بۆ کەسانی دی بۆ نۆعە زۆرترین کەس تووشی هەڵگری ئەو ڤایرۆسە ji bo parastin jivan hêşan taybet enfluenza baraza debêt xweparêzin ji keşhewekî pîs keşhewekî pîs em lê dûr bikeve û her wisa xweparastin bi cilên zistanê dikine berxwe û taybet li ser Wezareta Tenduristî pêwîst e ku gelek rênema belavekên li bo hewalatiyan da ku pitir xwe biparêzin. نەخۆشیەکە بە جۆرێکە کە ینی زۆر درەنگتەوە بێ زۆر درێژە ئەکێشێ بۆیە بێ دایکان و باوکان ئاگاداری منداڵ بە تایبەتی دایکان منداڵەکانی بپارێزن لە سەرما و لە نەخۆشی و ئەگەر نەخۆشیەکەش گرتی بە گەرمی بیپارێزن و عیلاجی بدەنێ و گرنگترین شتەوەیە خواردنی باشی بدەنێ و ئیهمالی نەکەن و تەندروستی و پاک و خاوێنێکی بپارێزن. ئەبێ خۆت بپارێزی لە سەرما و لە گەرما لەو شتانە بەڕاستی یعنی ئینسان زەعیفە یعنی ناتوانێ بەرگەی سەرما و گەرما ئەوانە بگرێ ئێمەش دەبێ ڕۆژانە یعنی ڕیاضە بکەین و وەرزش بکەین ئەوانە بکەین هەتا بۆ ئەوەی تەندروست بین.